سڵاو و خۆشەویستی بۆ هەموو لایەک ئێوە عەزیزان لە هەر گۆشە و کەناریشی ئەم دنیاە هەن یان لە کوردستان لە هەرشی هەن. خۆشەویستان بەداخەوە کە کاتەکە مناسب نەبوو بۆی کە کۆمەڵی قسە و باسان بۆکەم لەسەر مەسەلەی ئەم قسە و باسانەی کە ئێستا ئەیبینین ئەم ئیدعا و ڕیکلامانەی یەکێتی و پارتی ئەیکەن لەسەر مەسەلەی کۆرۆم و ساروف تەقاند و ئالەم بابەتانە. جا لە چەند ڕۆژی ئایندەیە من کۆمەڵێک شتم ڕوژاندووە خۆشەویستانی من. پێویستە ئینسانی عاقڵ لەم حەقەتەنە تێبگەن. من لە خۆم و قسە ناکەم بەڕاستی. سەر چاوەکانی من لە ناو پارتی یەکێتی بێشنوبێ هەمووی دقیقە. سەرەتا ئەبێ من ئەوە بە ئێوە بڵێم کە هیچ کەسێ لە کوردستان ئەبێ لەوە تێبگا کە نابێ باوەڕ بە یەکێتی و پارتی بکە. خۆشەویستانی من عەزیزان، یەکێتی و پارتی وتیان ماسپیە ئێوە بڵێن ڕەشە، وتیان ڕەشە ئێوە بڵێن سپیە. یەکێتی و پارتی هیچ قیمەتێکیان نییە و هیچ متمانەیەکیان نییە. دوو باندی چەتە و مافیان ئەوەی ئێڵێن هەر هەمووی دۆدە لە سێ بەڕاستی. نابێ ئێوە بە هیچ جۆرێ بڕوا بکەن بە قسەی یەکێتی و پارتی، بە ڕیکلامیان، بە میدیاکانیان، بە چاوەشەکاریەکانیان، چونکە 30 ساڵە ئێمە تەجروبان هەیە. حەزەکەم لێرە ئەوتان پیاوڵێن خۆشەویستان، هیچ شتێک لە ئارادای نییە. نە هێرشی لەشکری عێراقی هەیە، نە نازانم حەشی شعبی هەیە، نە ئەمانە هەمووی دۆدە لە سێ یەکێتی و پارتی بەڕاستی. ئەسڵ ئەوەیە کە سێ-چوار سیارەیەشی حکوومەتی عێراقی هاتووە بۆ کۆرۆمۆ و ئەوێ دراسەیە بکە لەسەر ئەوەی کە ئایا ئەم ساروخانە لە شۆ هاتووە، چۆن هاتووە، لە شۆ تەقێنراوە، کێشەکان چییە، واتە بۆ لێکۆڵینەوە هاتووە بەڕاستی. هەمووشی سێ-چوار سیارەیەکە. کاتێکیش کە ئەمان ئەڵێن ئێوە بۆچی هاتوون ئەڵێن کاکە ئێمە لەبەر ئەوە هاتوین، نە شەڕ هاتوین و نە هیچ شتێ لە ئارا هەیە و هاتوین لێکۆڵینەوە بکەین لەسەر ئەوەی کە بزانین ئەمە چییە ڕوئەدا و ئەم ساروخان لە چێوە ئەتەقێنرێ و چۆنیە. جایەکێتی بە دەرەجەی یەکەم و دوایش پارتی خۆیان ئەزان کێشەکە چییە، بۆیە گەوترە گیر و گاز و لەخۆوە قسەیەکەن و ئای دنیا وێران بۆ حکوومەتی عێراقی هات و ئەمە بۆوە بەڵام لە کول لە هەمووی درۆیە بەڕاستی خۆشەویستان. هیچ شتێ لە ئارادا نییە. تەواوی ئەو سینەریانەی کە ئێستا هەیە هەمووی ئیشی پارتیە، دوای ئەوەش یەکێتیە بەڕاستی. یەکێتی لە چەند ساڵی ڕابردووە ئەیەوێ بە تەواوەتی کۆنتڕۆڵی ئەم کۆرۆمۆیە بکە و بیخاتە ژەڕشێکی خۆیەوە، پاوێڵ و قوباد و ئانەم بابەتانە و تەواوی ئەم سینەریۆیانە هەر ئەوانە جێبەجێیەکەن. هەفتەی پێشوو من ڕامگەیان کە دژە تیرۆر گروپێکیان نردووە بۆ ئەوێ بۆ قادرکردنەوەوانە بۆ چەتەی و بۆ ئەو شوێنە. من لەخۆ ئەم قسانم نەکردووە خۆشەویستانی من و ئەو ساروخانش تاوەکو ئێستا کەس خۆی نەکردووە بە ساحەبی و کەس نازانێ لە شێوە ئەم ساروخانە ئەتەقێنرێن. کاتێککە حکوومەتی عێراقی بە سێ-چوار سیارێک و یەت و ئەوێ لێ کۆڵی لە مۆزوع بکە، یەکێتی و پارتی بۆچی کوتانە بە هەڵدا بەڕاستی ئێوە بۆ ئەترسن. بە تایبەتی جەماعەتی یەکێتی و پاڤێڵ و قوباد و جەترۆر ئەگەر ئێوە ئەترسن داوای کەس چیە ساروخی تەقاندەوە خۆتان ئاگادارن و یان لێرە و لەوێ ئەمە بووە، ئەم تۆقینی نایە بەڕاستی. گروپێکە هاتوون بۆ کۆرۆمۆ ئەیانوێ دراسەیە بکەن بزانن ئایا چی گوزەراوە چی نەگوزەراوە. تاو ئیتر هیچ شتێ لە ئارا نییە. نە لەشکرێک هاتووە، نە حەشی شعبی هاتووە، نە داگیرکاریەکە هاتووە، هیچ لە ئارا نییە. پێشیش بەوە ناکە ئێوە ئەمنیەتی خەڵک تێبن و ئای حکوومەتی عێراقی هات و دنیا کاوەڵ بوو ئەنە بەتەر ئاوا نییە. بەڕاستی ئاوا نییە. لەبەر ئەوە ئەم دۆدە لە سەی پارتی وێشێتی نایخوا و هیچ قیمەتێکی نییە. من لە لایڤێکا باسم لەسەر ئەوە کرد نمونەیەکی کوردەواری خۆمانم هێنایەوە کە ئەڵێ حەز بە تۆپینی خۆمەکەم و زێری خاوەنەکەم. ئێستا حرمەتم بۆ خەڵکی کوردستان هەیە، زۆربەی زۆری خەڵکی کوردستان ئەو تەبیعەتیان هەیە، حەزەکەن خۆیان بتۆپن بەس یەکێتی و پارتی نەمێنێت. ئێوە 30 ساڵە هیچ نەماوە بە ئێمەی نەکەن بەڕاستی، هیچ نەماوە بە کۆمەلگای کوردی نەکەن. لەبەرەوە ئێمە تەمەنا ئەکەین لە خوامانەوێ ئێوە ئاسەواتان نەمێنێ، ئێمە لە خوامانەوێ کە ئێوە هیچتان پێوە نەمێنێ، ئێمە ئەمانەوێ ئێوە ببن بە وێران بن بەڕاستی، ورد و خاش بن حقەتا پارتی وێشێتی. دەبێت وا مەزانن، بڕواتان هەبێ ئەحمەقە ئەو کەسەی کە دائەنیشێ لەسەر نەوتی نازانم کۆرۆمۆ و چۆ ئەلواتەنە خۆیان بەکوشت. 30 ساڵە نەوت بۆ خۆتانە، سامانی وڵاتە بۆ خۆتانە، دزی و تاوانی هەر بۆ خۆتانە، خەڵک کارەبای نییە، ئاوی نییە، ژیان نییە، گوزەرانی نییە. کەواتە ئەوە کێشەی خەڵکی کوردستان نییە بەڕاستی، شێیە نەوتەکە ئەبایان نایبایان نازانم غازی کۆرۆمۆ فڕاشتە، ئەمە بەڕاستی کێشەی ئەم عالەمە نییە.
لەبەر ئەوە چی لەبەر ئەوەی کە بە دێژایی ئەم 30 ساڵە کە ئێمە تیاژیاوین تەواوی سامانی ئەو وڵاتە بەکاڵی و بە کوڵاوی بۆ خۆتان بووە بۆ پاڤێڵ بووە بۆ قوبات بووە بۆ شانازە دز بووە بۆ نازام چەتەکانی سەرانێکێتی بووە بۆ بنەماڵی بازانی بووە بۆ فڵانە فیسارەکان بووە بۆ مەسر و مەسوورە یعنی ئێوە هەمووتان ئەمانتان دزیە بەڕاستی خەڵکی کوردستان ئامادە نییە بڕوا خۆی بە کوشت ئێوەیش بەرهەمەکەی بخۆن بەڕاستی چونکە لە ماوەی 30 ساڵی ڕەبەقا ئەم کوردایەتیە سەخیفەی ئێوە لە شاخ و لە شارە هێلکەیەکی مریشێکی خوێڕی بوو هێلکەیەکی پیسی بەرهەمێنە بڕاستی هێلکەیەکی بۆگەنی بەرهەمێنە لاقەتە لەبەرەوە مەیکەن بە فش و فیشاڵ و ئای حکومەتی عێراقی هاتەوە ئێوێ ئەوە بکەوە ئەمانە هیچی لە ئالا نییە هەرچەندە ئێمە تەمەن ناکەین کە لە ئالادا هەبێ تەمەن ناکەین حکومەتی عێراقی بێتەوە نەوت و غاز و کۆڕۆم و فڵان و فیسار و ئەم بابەتانە هەر هەمووی داژی بخەجەڵ کێفی خۆی لانیکەمە ئەو کاتە خەڵکی کوردستان ئەتوانن نانێکیان هەبێ کارەبایان هەبێ ئاویان هەبێ ژیان هەبێ بەڵام 30 ساڵە ئێوەن خەڵکی چی نییە بەڕاستی لەبەرەوە خەڵک کەدا ئەمیشێ ئەڵێ من حکومەتێکی دەرەکیم ناوێ حکومەتێکی کوردیمەوێ بۆ ئەوەیە ئەم حکومەتە کوردیە وەڵام بە خواستەکانی باتەوە بۆ ئەوەیە کە ئێمە لە کوردستانە کارەبامان هەبێ نانمان هەبێ ژیانمان هەبێ کارمان هەبێ گوزەرانمان هەبێ بۆ شەرەفەتمەندانە بژین و خاوەنی ئیرادەی خۆمان بین و بە حورمەتەوە بژین لەسەر ئەو جغرافی خۆمانە بەڵام ئەمانە کە هیچی نەبێ ئیتر کەی مشکلی ئێمەیە بەڕاستی چێنایە باش نییە بۆیە ئێمە تەمەن ناکەین کە ئێوە ئاساواتان نمێنێ بەڵام ئەم ئیدعای ئێستان ئەسڵ و ئەساسی نییە بەڕاستی خەڵکی کوردستان خەڵکانی عەزیز و خۆشەویستانی من لە چەند ڕۆژی ڕابردووە زیاتر لە چەند ساڵوخێ گیراوەتە ئەم کۆرۆمەیە هەتاوەکو ئێستا زەرەری 10,000 دیناری تەبع بەم شوێن نەگەیشتووە کەواتە ئەمە سیناوەیە کەواتە ئەمە دۆدەلەسەیە بەڕاستی کەمانە ئەمە کەواتە ئەمە خەڵک مەشغوڵکردنە کەواتە ئەمە هیچ قیمەتێکی نییە لەبەرەوە بۆی دامەچن هەمووی دۆدەلەسەیە هەمووی سینەر و گەڵتەجاڕیە حکومەتی عێراقی نەهاتووە هەشتی شعبی نەهاتووە تەنها گروپێک هاتوون بۆ لێکۆڵینەوە لەوەی کە بزانن ئایا ئەم ساروخانە ئەگەر هەیە لە چۆن نێراوە دراوە بە کۆرۆمەوە بۆچی هیچ زەریشی نەوە زیانێکی نەبوو بۆ ئەو شوێنە بەڕاستی بۆچی بچووترین زەری پێنەگەیاندووە تەنها بۆ لێکۆڵینەوە هاتووە چەند سیارێکی کەمە 3-4 سیارێکە ئیتر ئەمە چێکوتانە بەشێکی عەجیب و ئەوڵا هاتوو ئەم بابەتانە تومە زەمە پاگەڵ و قوبادە دز ئەیانەوێ هێزی جەترۆر و نازانم هێزی فڵان و فیسارەکە بنێرن بۆ ئەم کۆرۆمۆیە بۆ ئەوی هەمووی کۆنتڕۆڵکە بخەنە ژێڕشێکی خۆیانەوە و هەمویان بزن واتە شەڕەکە شەڕ نییە لەسەر مافەکانی خەڵکی کوردستان بەڵکو شەڕە لەسەر غاز لەسەر نەوت لەسەر سامانی ژێرخانی ئەو کۆمەلگای ئێمە بۆ ئەوەی چەتەکانی وەکو بنەماڵی بازانی و یەکێتی و ئەمانە پاپێڵ و قوباد و شانازەکان بۆ خۆیانی بەرن کەواتەوە کێشەی ئێمە نیە بەڕاستی هیوادارین کە ئاسەواتان نمێنێ بەڵام ئەمەتان درۆیە و هیچ لە ئارا نییە تەنها ئەوەی کە من وتم چەند سیارێک هاتوون بۆ لێکۆڵینەوە تا بزانن ئاخۆ ئەم ساروخانە لە چۆ نێراوە چۆنە چۆن نییە تەنها ئەمەیە ئیتر پێویست بە فڕۆفی شاڵ یەکێتی و پارتی میدیاکەیان ناکە لە خۆیانەوە قسە بکەن حورمەتێکی زۆرم بۆ هەمووتان هەیە ئێوارێکی خۆش بۆ هەموو لە یەکتان سەرچاوەکانم هات